کاک بۆکانێکێک بلوانەیە کە توانی لەگەڵ کۆمەڵە گاوڕێ دیکەدا زمانی کوردی بۆ گۆگڵ زیاد کە هەروەها لەوە بەشی وەرگێڕانی گۆگڵیشدا زمانی کوردی تێدا زیاد کردو پێشووتر کرمانجی هەبوو بەڵام شێوە زاری سۆرانی نەبوو لە نێو گۆگڵداوەش کەمەش گرنگی و بایەخێکی زۆر باشی هەیە من زۆر جا بۆ هەنێ بابەت و هەنێ یەکسەر پەنا بەمە بەرەوە کە ئینگلیزی ینی توانم بڵێم بە تایبەت بۆوانەیە زمانی تر زۆر نازانن یان بەلانی کەمەوە یەک زمانێک دەزانن ئەو کارەی کاک بۆکان و هاوڕێکانی بە دیاریکراوی زانم بەخوا زۆربەی مانەبوونەکەش هەر خۆی بووە وەرچەرخانێکی زۆر گرنگ بوو بە جیهانیکردنی شێوەزاری سۆرانی لەناو زمانی کوردی بوو و زۆر توێژەر و زۆر نووسەرمان گوێ لێ بۆ فیدباک گەڕاوەتەوە کە زۆر بە گرنگیەوە وەروەها باس لەوەکەن ئەم کارەی کە زمانی شێوەی سۆرانی چوە ناو وەرگێڕانی گۆگڵەوە زۆر هاوکار بووە یانە ئەو ئیشەی کە جاران ڕەنگە ویست بێتیان بە چەند ڕۆژێک بتوانن بیکەن ئێستا لە ڕێگەی زۆر ئاسانە شتێکە بۆ باسکەم لەم ماوەی پێشوە من لەگەڵ کەسێکە ئینگلیز بوو قسەمە کرد لە ئەمریکا بوو لە بانقێکا بوو بەو وەرگێڕانی گۆگڵە قسەم لەگەڵا کردی و تۆ چۆن ئینگلیزیەکەەوە باشەوت مەڵی لە ڕێگەی ئەوە یەکەم جار دەنگێکیشی ناوتە بە قوربانم دەنگ نەنێری من جاوە یەکێکسیارانە من ویستیم شەڵا لەگەڵ بۆکانجاف بتوانین پەیوەندی دروستکەینەوە خەریکی ئەوە بوون بتوانن ڕۆبۆرتێک لە ڕێگەی دەنگەوە فێری زمانی کوردی بکەن بۆی بتوانن وەرگێڕانی دەنگیش بۆ زمانی کوردی سۆرانی ئێستا هەوڵێکی دیکەشیان هەیە لە تویتر دەیانەوێت زمانی کوردی ئیزافەکە لەسەر زمانەکانی دیکە لە تویتەریشدا بەکار بهێنرێت و پێم وابێت لە فەیسبووکی شاهەیەوە ئێستا یان لە تویتەرە هەبێت دەگەڕێم وەلای کاک بۆکان سڵاوی خوا دەبێ سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە ئێوەش زۆر سپاس سڵاو لە هەموو هاونیشتمانیان بۆ سپاس دەکەین کاک بۆکان ئەمڕۆ ڕۆژی زمانی جیهانی دایکە تا چەند گرنگە لە بواری تەکنۆلۆژیاشدا زیاتر گرنگی بدرێ بە زمانی دایک مەڵێ سەرەتا پیرۆز بێت ڕۆژی زمانی دایک لە هەموو هاونیشتمانیان لە هەموو گەلی کورد بەبێت جیاوازی بەدڵنیایەوە لە ئێستا تەکنۆلۆژیا توان بڵێم باڵی کێشاوە بە هەموو جونگەکانی کۆمەڵگە و هەموو توانم بڵێم تەکنۆلۆژیا لە ئێستا زۆر باوەکە بەکاربهێنرێت لەلایەن هەموو هاونیشتمانیان بە تایبەت دوای ئەوەی کە زمانی کوردی لە وەرگێری گوگڵ بە فەڕبین ناسێنرا هاونیشتمانیانی کوردیش لە ئێستا ئەتوانم بڵێم لە ناو تۆڕی ئینتەرنێتە ئەتوانن سوود لە هەموو بوارەکانی خۆیان کە یانەوێت سوودی لێ وەربگرن جا لەبەرەوە پێویستە ئێمە لە ئێستا ئەوەنە گرنگی بە وەرگێڕانی کتێب و پەرتووک و ئەوانە ئەدەین دوو ئەوەندە گرنگی بەوە بدەین چۆن بتوانانی زمانی کوردی شێوەزاری سۆرانی و هەروە هەموو شێوەزارەکانی تر پێش بخینە ناو تۆڕی ئینتەرنێتە کاک بۆکان هەر دەربارەی کار و چالاکیەکان ماوەیەک لەمەوبەر باسان لەوە کرد خەریکن ڕۆبۆرتێک فێری کوردی بکەن بە دەنگ نازانم هاوکارت هەبوون هاتن بەدەمتەوە و دەنگانەی پێویستت بوون پێوا بێ 6,000 سعات و نازانم هەڵم دقیق لە یادم نەماوە چەند سعات بوو دەبێت دەنگمان هەبێ ئەوە بە چ قۆناغی گەیشتووە بەڵێ خۆشبەختانە لە ئێستا کۆمپانیای گوگڵ نزیکەی مانگە لەمە بەر زمانی کوردی شێوەزاری سۆرانی و کرمانجی و هەرێمەکانی ترە ناو ئەو بەرنامەی کە لێوەی دەنگە بەخشین جێگیر کرد هاتە هەردوو لەناو وەرگێڕی گۆگڵا لە ئێستا جێگیرنەوە بەڵکو لە سەرەدای ئەوەیە کە ئێمە بتوانین ڕۆبۆرتەکە فێری زمان کە چووکە پرۆسەکە بە دوو پرۆسەدا ئەڕوا یەکەمێنەوەی پێویستە زمانەکە جێگیر بکەیت لەو ئەپلیکیشنی کۆمپانیای گوگڵ بۆی ئێمە بتوانین وشە و ڕستەکان ببین و دواتر بیخوێنەوە وردە وردە بگەین بە 600 کاتژمێر لە ئێستا زمانەکە جێگیر بۆ لەناو ئەپلیکیشنەکە ئیش لەسەر داتاکان نەکرێت چونکە ئەم داتانە داتایەکی ئەجگار زۆرن زیاتر لە 1 بلیۆن وشە و ڕستە کۆ کراوەتەوە دواتر ئەنێرێ بۆ هەموو بەکارهێنەران لە ئێستا لە قۆناغی کۆتایی داین ئەو داتا و ڕستانە جێگیرەکەی لە سیستەمەکە و ئەینێرین بۆ هەموو بەکارهێنەرانی شێوەزاری سۆرانی کە حتمما شێوەزاری سۆرانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان ئەگرێتەوە بۆی بخوێنرێتەوە کە خوێنرایەوە ئەو کاتە زیاتر لە 1000 کەەوەی کۆمپانیای گوگڵ لە چەند کۆبوونەوەیەکە من خۆم بەشدار بووم لەو کۆبوونەوە ئاماژەیان بەوە کرێمە هاوکاری زمانی کوردی شێوەزاری سۆرانیە کە بەڵام بەمەرجەی ئەمە پێویستمان بە زیاتر لە 1000 کەسە لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو جۆری بڵێن بە
ڕگەزی نێر و بە ڕگەزی مێشەوە هەردووکی پێویستە بەشدار بن لەسەر و هەژدە ساڵەوە بن ئەو پرۆسی دەنگ بخشینەوە هەڵمەتە بەو شێوەیە لە ئێستا ئەتوانم بڵێم لە قۆناغی کۆتایین لە ئەندێکی نزیکە پرۆسەکە جێگیر سیستەمەکە جێگیر ئەکرێت و دەست بۆ پرۆسەیەکەن کە جێگیرکە ئێمە پێویستە زیاتر لە 16 کاتژمێر دەنگ کۆ بکەینەوە بۆ ئێمە بگەین بە ئاستی پێویست لەناو تۆڕی ئینتەرنێتتا چونکە بەداخەوە وەک پێشووتر ئاماژەم پێکرد بۆ ڕێنووسیش لە ساڵی 2016 بۆ حەڤە داتامان نەبوو داتای پێویستمان نەبوو وەکو فەرهەنگی ئۆنلاین و چەندین بەشی تر کە لەناو تۆڕی ئینتەرنێتدا پێویستە هەبێ سەبارەت بە زمانی کوردی خۆشبەختانە داتای زمانی کوردیمان بەرز کردەوە بۆ ئێمە بگەین بە ئاستیەوەی گوگل بتوانێت زمانی کوردی شێوەزاری سۆرانی بناسێتەوە خۆشبەختانە بۆ پرۆسی دەنگیش لە ئێستا داتای پێویستمانە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەر بە شێوەیەکی ئۆتۆماتی دەنگ بناسێنین لەناو وەرگێری گوگڵا بۆیە پێویست لە گوگل بۆیە لەبەرەوە گوگل پەنای بردووە بەر ئەوەی کە لە ڕێگەی ئۆپلیکیشنەوە زیاتر لە 16 کاتژمێر دەنگ کۆکەینەوە بۆی بتوانین دواتر ئەو دەنگانە کە کۆکرێتەوە بیسەلمێنین کە ئەم دەنگانە هەمووی ڕاست و دروستن کە سەلمێرە ئەو کاتە کۆمپانیای گوگل بە شێوەیەکی فەڕویدان بە زمانی کوردی شێوەزاری سۆرانیدا ئەنێ بۆی لە بەشی وەرگیری گوگڵیش وەکو شێوەزاری سۆرانیش چالاک بکرێت زۆر باشە کاک بۆکان بەگەر کەمێک باز لەوکی کە شێوازی بەکارهێنانەکەی چۆنەوەی بینەران ئاشنابن بەوەی کە ئەم شێوازی کە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکا دێتە ئاراوە سەبارەت بە وەرگێڕان لە ڕێگەی دەنگەوە چۆن بەکاردێنێت لە ڕێگەی چه ئەپلیکیشنێکەوە ئەمە ئەنجام دەدرێت بەڵێ کۆمپانیای گوگڵ دوو بەشی هەیە بۆ زیادکردی زمانێ بۆ وەرگێری گوگڵ یەکەمیان بریتە لە کۆمەڵی گوگڵ دووەمیان بریتە لە گوگل کراود سۆرس کۆمەڵی گوگڵ تەنها بەشی وەرگێڕان و پاکسازی ڕستە و وشەی کوردی ئەگرێتەوە گوگل کراود سۆرس هەموو بەشەکان ئەگرێتەوە بە پرۆسەی دەنگ بەخشین و هەروەها پرۆسەی ڕستە و وشەش کە وەرگێڕانی بۆ بکرێت بەشەکە فراوانترە لەناو گوگل کراود سۆرس لەوێ ئەتوانێت دەنگ ببەخشێت لە ئێستاە وەک ئاماژەم پێکرد ئەو ئەپلیکیشنە زمانی کوردی شێوەزاری سۆرانی بۆ چالاکرا چەند مانگ لەوە بەر لە کۆبوونەوەیەکە وەک ئاماژەم پێکرد پەیوەندیان پێوە کردم ئاماژیان بەوەدا کە ئێوە لە ڕوانگەی ڕێنووسە هاوکاریی زۆر باشتان کردوین بۆ ئێمە بتوانین زمانی کوردی بناسیینەوە لە وەرگێری گۆڵ بۆیە بە هەمان شێوە پێویستمان بە بەڕێستانە بۆی لەناو کۆمەڵگەی کوردەواریدا خەڵک ڕابکێشن بۆی لەم پرۆسە نیشتیمانیا بەشدار بێت نمونەیەکێنەوە باسی ئەوەی کردکە ئێمە سەردانی گوندێکمان کرد لە وڵاتی هندستان کە زمانەکەیان تەنها 29 کەس لەو زمانی کە قسەی پێکرا ما بووە 29 کەس لەو کەسانە مابوونەوە کە بۆی زمانە قسەیانە کە لە ناو گوندێکدا بوون ئاماژەی بەوەگری ئەمە سەردانی ئەو گوندەمان کرد بۆ ئێمە بڕی دەنگی پێویست داتا کۆ بکەینەوە لیان بۆی زمانەکەی لە ناوچوون بپارێزرێ جا لەبەرەوە بە هەمان شێوە ئێمە ئەمانوێ زمانی کوردی شێوەزاری سۆرانیش بپارێزی لە ناوچوون لە ڕوانگەی دەنگەوە بۆیە پێویستە هاوکاریمان کرد لەم پرۆسەیە بۆی ئێمە بتوانین زمانی کوردیش وەکو هاوشێوەی زمانەکانی تر لە ڕوانگەی دەنگەوە چالاک بکرێت چونکە بەداخەوە تاو پێسە دەنگی تاتای پێویستمانە من وەک خۆم پەیمانی ئەوم پێدان کە بتوانم لە ڕوانگەیەوەی کە ئەو کەسانی کە ئەیانوێ دەنگ بەخشن هاوکاریان بکەن ئەمە یەک دووش وە لە سیستەمەکەشان نزیکەی ئەوە بۆ ساڵێکە ڕوا ئیش لەسەر ئەو سیستەمە ئەگەین لەگەڵ لایانی پەیوەنددار لە کۆمپانیا گوگڵ بۆی بتوانین زیاتر لە ملیۆنان داتای وشە و ڕستەی کوردی کۆ بکەینەوە دواتر ئەو وشە و ڕستانە بنێرین بۆ بەکارهێنان بۆی بەشدار بن لەم پرۆسەیە هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت لەم پرۆسە گرنگەدا پێویستە کەسەکە سەر و 18 ساڵ بێت هەل لە هەردوو ڕەگەسەکە ئەتوانێت بەشدار بێت لە شوێنەکە بێت شوێنێکی هێمن بێت ژاوەژاو نەبێت ئەپلیکیشنەکە دابەزێنە کە دای بەزان دواتر بەشی زمان لە بەشی زمانەکانە کوردی شێوەزاری سۆرانی هەڵەبژێت کە شێوەزاری سۆرانی هەڵبژات ئەو کاتە بەتوانم بڵێم سیستەمێکی بۆ کرێتەوە کە وشە و ڕستەی کوردی تایە ئەو وشە و ڕستانە کە یەت بۆی لە ڕێگەی دەنگەوە ئەی خوێنێتەوە واتە بۆ من ئەگەر وشەی هەنار بنێرە یان بۆ منە وشەی سێو بنێریان بۆ منە ڕستەیەک بنێرە بۆ منەداڵێ من ناڕۆم بۆ سەیران ئەبێت بیخوێنیتەوە کە خوێنتەوە ئەو کاتە ئەینێریتەوە بۆ سیستەمەکە بە هەمان شێوە وشەیەکی تری یان ڕستەیەکی ترە وردە بۆ ملیۆنان وشە و ڕستە ئەگا بەکارهێنەرەکە بۆی بیخوێنەوە کە خوێندێەوە ئەو کاتە ئەینێرێتەوە بۆ شەریکەی گوگڵ کەنێرا بۆ شەریک گوگڵ بەشێکی تر هەیە پێوترێ بەشی پاکسازیکردن ئەو ڕستە وشانە کە ئەخوێندێتەوە لەلایەن هەموو هاونیشتمانی کوردەوە گوێی لێگیرێتەوە کە گوێی لێگیرا ئەو کاتە دەنگ لەسەر ڕاستی و دروستی وشەکە ئەدرێت کە ڕاست بوو بەڕاست حسابیەکەی ئەگەر هەڵا بوو بە هەڵا حسابیەکەی وردە ئەگەر بۆ منە ڕستێت 2 سانێ بێ 5 سانێ بێ یان بۆ منە
دەسانێ بێ ئەم دەسانێ 5 سانیانە کۆکرێتەوە تاوەکوەکە بە خولەکێک کۆکرێتەوەکە هەتاوکۆکە بە کاژمێرە کۆکرێتەوە هەتاوکۆکە بە 600 کاژمێر دەنگی سەلمێنرا و دواتر ئەو دەنگە سەلمێنراوە بەکارهێنرێت لە ڕێگەی ژیری دەست کردەوە کە پێوتی ئارتیفیشال ئینتلیجنس بەکارهێنرێتەوە لە ناو وەرگێری گوگڵا زمانی کوردی ئەناسێتەوە ئەو کاتێک کە بۆ منە کەسێک لە ئێسایە ئەگەر ڕێنووس بنووسی پێشووتر ئەگەر وشەی بۆ منە تۆ بتوی وەرگێڕانی ڕێنووسی بۆ منە وشەی سێو بکەیت ئەو کاتە پێشووتر وەرگێڕانی سێو کراوە کانووسی سێ ئۆتۆماتیکی سیستەمەکە ئەیناسێتەوە بە هەمان شێوەش بۆ پرۆسی دەنگەکەش چۆن لێرەیە بۆ منە وشەی سێو هەیە بۆ منیان بۆ منە هەنارێت ئەی خوێنمەوە ئەو کاتە وشەی سێو هەنار لە سیستەمەکە جێگیر بوو ئەگەر کەسێک لە داهاتووە بڕات بە قسە بڵێ هەنار ئەو کاتە وشەی هەنار بە ڕێنووس بۆیە نووسێت و دواتریش لەو بەرامبەری خۆیکە بە ئینگلیزیەکە بە عەرەبی ئەو شێوەیە کاک بۆکان ئێستا چەند کاتژمێری ڕۆشتووە ئەوە چەند کاتژمێری ماوە بابە وەکە ئاماژەم پێکرد هەتاوەکو ئێستا ڕستە وشەکان نەهاتون بۆ ئێمە کاتژمێر کۆ بکەینەوە هەتاوەکو ئێستا وشە و ڕستەکانی داتای زمانی کوردی جێگیر نەکراوە گوگڵ ئیش لەسەر ئەوەکە لە ئێستا تەنها زمانەکە لە ناو ئەپلیکیشنەکە دانرا کە بۆ منە تۆ ئەڕۆیدە ناو ئەپلیکیشنەکە کۆدی شێوەزاری سۆرانی هەڵەبژێریت هیچ ئەنجامێک و نایاتێ وشە و ڕستە و نایاتێ جا لەبەرەوە لە ئێستا ئیش لەسەر ئەو سیستەمە ئەکەین لەگەڵ گوگڵا بۆی ئەو وشە و ڕستانە چالاک بکەین زمانەکەی چالاک کردووە لە ناو ئەپلیکیشنەکە بەڵام داتا و ڕستەکانی تاوەکو ئێستا تێدانیە بەڵام ئەوەی کە گوگڵ ئاماژەی پێداوە توانم بڵێم لە ئەندێکی نزیکە زمانەکە چالاکەکرێت و کاتە دەست بە پرۆسەکەین کە دەستمان پرۆسەکەر ئەو کاتە پێویستمان بە زۆر خەڵکە بێ بۆی لەم پرۆسە نیشتمانیا بەشداری بکە نەتوانم بڵم کە پرۆسێکی ئێزگار زۆر گرنگە و خۆشببختانە کەسانێکی زۆر لە تۆڕی کۆمەڵاتی پەیامیان بۆ نردوم لە ڕێگەی پێیجی فەرمی خۆمەکە ئەیانەوێ بەشدار بکەن لەم پرۆسە نیشتمانیا کە پرۆسەکە جێگیر بوو ئەو کاتە هەفتەی پێشەوە بە هەفتەی پێشەوە بنێرێ بوو هەموو بەکارهێنەران سیستەمەکە لای خۆم چالاکەکرێ ئەو کاتە ڕێنمایەکان دانیم و بڵاوێکەوە بوو هەموو کەسێک کە بتوانێت لەم پرۆسە نیشتمانیا بەشدار بێ بۆ ئێمەش بتوانێت وەکو هەموو زمانەکانی تری هەموو دنیا بەشی دەنگیشمان چالاک بێ وەک چۆن ڕێنووسمان چالا کرد بە هەمان شێوە بۆ بەشی ڕێ بۆ بەشی دەنگیش زمانی کوردی شێوەزاری سۆرانی چالاک بکەین شڵا سەرکەوتووە بن بە دڵنیایەوە دەستان خۆشێ بۆ هیوایان هەموو لایەک پشتیوان بن کاک بۆکان زۆر جار ئێمە خۆمان ئەگەرمانێ وەرگێڕانێک بکەین لە هەر زمانێکەوە بۆ لە بەروێسە زمانی شێوەی سۆرانی سلێمانی باڵێن زیاتر بەکارێنێ ئەکادیمیترە گرفتمان بۆ دوو سەبێ بۆ هۆنێ دەستەواژە بۆ هۆنێ وشە نازانی یان نییە یان هەندرێکمان پێ نەکرۆ بێ بگەڕێنەوە یان لە شوێنێکی تر بێنین یان بۆی دابتاشین هەوڵت داوە سوود لە شێوەزارەکانی تری زمانی کوردی لە بەرەوەی زمانی کوردی بەدەیان شێوەزاری هەیە هەر لە باکوور و بۆ باشوور و بۆ ڕۆژهەڵات و بۆ ڕۆژاوا بۆی بەلایانی کەم سۆرانیەکە کامڵترکەی ئەوەی کردوتە هەنێک دەستەواژەی تر بەکاربێنی داغڵێکی چ لە دەنگیان لە ڕێنووسکە پێشتریش چالاکراوە بەڵێ نەک زمانی کوردی هەموو زمانەکان کە لە وەرگێری گوگڵ دانراوە ئەو زمانانەی کە لە وەرگێری گوگڵ دانراوە هەر هەمووی توان بڵێم نەگەشتە ئاستی پێویستی خۆی کە بتوانرێت بە شێوەیەکی ئەکادمی بۆ خەڵک بەکار بێنە دواتر لە توێژینەوەی زانستیا بەکار بێنرێت وە زمانی کوردی شێوەزاری سۆرانی بەشێک ئەتوان بڵێم بەشێکە لەو زمانانەی کە ئەتوانم بڵێم تەنها لە 180 پشتی پێ بەسێ بۆ وەرگێڕانی ڕۆژانە و ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر باشی بۆ تەنادر لەم ئەوەی لە ناو کۆمەلگای بیستومە خەڵک بۆ توێژینەوەی زانستی و دکتۆرا و ماستەروانە خەڵک بەکارێنێت لە ئەتەیە بۆ تشتێکی زۆر باو لەو پرۆسانەدا بەکارێنێت بۆ چاکردنی ئەو بابەتانش بڵێ زمانی کوردی شێوەزاری سۆرانی کە ڕێنووس جێگیر کرا توانم بڵێم کۆتایی نەهاتووە هەتاوەکو وەرگێری گوگڵ بەردەوام بێ زمان بەرەو پێشەچێت جا لەبەرەوە زۆر بە ئاسانی هەموو کەسێک ئەگەر زمان بزانێت ئەتوانێت لە ئێسای دەستکاری بۆ منە وشەیە بکە بۆ منە ئێستا ئەگەر وشەی خەڵوز لێ بنووسی لە وەرگێری گوگڵ بە هەڵە بۆ وەرگێڕان و بۆەکە ئەتوانێت دەستکاری بکرێت دەبڵ کلیک لەسەر وشە ئینگلیزیەکە کرێت ئەگەر بە تۆ بە کوردی بنووسیت بە ڕێنووسی کوردی سەرەتا ئەوە زۆر گرنگە خەڵک پێویستە کیبۆردی کوردی بەکاربێنێت لە وەرگێڕانەکە و دووەمیش بە شێوەیەکی ڕێزمانی و ئەکادمی بنووسێت ئەوە ئەگەر سەیرتان کردوێت ئەگەر دقێک لە شێوەی لە ناو پەرتووکێکە بێنی وەرگێڕانی بۆگەی باشتر بۆتەکە لەوەی کە ئەگەر کەسێک بە شێوەیەکی بازاڕی عشوایی بنووسێت چونکە وەک پێم وتوی ئەمە پشت بە ڕێزمانی کوردیە بەسی هەتاوەکو بە ڕێزمانی بنووسی هەتاوەکو گرنگی بە ڕابردوو داهاتوو دەمی ئێستا دەمی ڕابردوو ئەمانە بدەیت جوانتر وەرگێڕانەکە بۆەکە و جوانتری ئەنجامێکی باشتر و پێدا بۆ منەکە وشێک بنووسی بە هەڵا ئەیات بە هەڵا وەرگێڕانەکە و پێدا زۆر بە ئاسانی ئەتوانی دەستکاری بکری بەڵام ئەمە کاتی وێ تاوەکو گوگڵ جێگیری بکە دەبڵ کلیک لەسەر وشەکەی کە کلیک و لە خوارەوە بەشێکی تایە بەشی لایک و دیسلایک و لایک و دیسلایک
کلیکی لەسەرەکەی دواتر ئەڵێ ئەنجامێکم بەرێکە ئەم وشە چییە بۆچی غەڵەیە وشەکە کوژێنیتەوە دواتر وژەیەکی ڕاست و دروست ئەنووزی لە شوێنەکەی دواتر ئەینەری بۆ گۆگڵ و لە بەشێکی تر ئەبیێنێتەوە کە بەشی پاکسازیکردنە و کاتە دەنگی لەسەر دێ وردە زمانی عەرەبی زمانی فەڕەنسی ئیسپانی هەموو ئەمانە بەم شێوەیە وردە بوون بە زمانێکی کامل لەناو کۆمەلگادا و ئەشتوانرێ لە ئێسایە من وەکو خۆم پێم باشە لە ئێسایە ئەگەر بتوانێت لایەنە فەرمیەکانی حکومەت لایەنەکانی دەسەڵات دیوانێک کە لەم بوارەدا توان بڵێم خۆیان بینەوە تیمێک دروست بکەن زیاتر هەوڵ بدەن زمانێکی ستاندار بۆ زمانی کوردی دروست بکرێت ئەوە زۆر گرنگە چووکە بەجددی ئیشکردن لەسەم پرۆسە زۆر قورسە پێویستی بە پاڵپشتی مادی و پێویستی بە هەموو شتێکە بۆی بتوانانی بەردەوامێتی هەبێ لەم پرۆسەدا. زۆر باشە کاک بۆ کانەگەر کەمێک باز لە ئەزمموی خۆت بکەی ڕۆژانە چەند کات دەبەخشیتە ئەم جۆرە ئیشانەوە پێم وابێت کاتێکی زۆری دەبێت و مانوبوونێکی زۆریشی پێویستە. بەڵێ لە دوای کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی جێگیر کرا توانم بڵێم لە ئێستا ئیش لەسەر پاکسازیکردنی هەنێ وشە و ڕستەیە کە بە هەڵا وەرگێڕانی بۆکە ئەمەش هۆکارەکەی ئەوە نییە کە ئەمە وەرگێڕانی هەڵەمان بۆگە بەڵکو هۆکارەکە وەیە کە کۆمپانیای گوگڵ خۆی لە تۆڕی ئینتەرنێتە داتای تری هێناوە تێکەڵی ئەم داتانەی کردووە بۆی زمانەکە تۆکمە بکات و وەرگێڕانی بۆ بکرێ ئەو شانە دەستکاریەکەین و پێداچوونەوەی بۆکەن و لەگەڵەوەشە چەند مانگی ڕابردووە وەک ئاماژەم پێدا لە کۆبوونەوەیەکی چەند کۆبوونێکی گرنگم لەگەڵ شەریکەی گوگڵا کردووە کۆمپانیای گوگڵا کردووە بۆی بتوانین هیچ نەبێ ئێمە بگەین بەو ئاستی کە دەنگ ببەخشین بەداخەوە ئەمە ئەڵێم نزیکەی 9 مانگ بۆ دەمانگە بێ هەتاوەکوی ئێسا کۆبوونەوەکەین تاوەکو ئێسا نەگەشتین بە ئاستیەوەی کە ئێمە بتوانین دەنگ ببەخشین ئێمە هەتاوەکو نەتوانین دەنگ ببەخشین ناتوانین بە هیچ شێوە ئیش بۆ پرۆسی دەنگ بەخشین بکەین چونکە وەک پێم وتن سەرەتا پێویستە سیستەمی زمانی کوردی چالاک بکرێت بۆ ئێمە دەنگ ببەخشین ئەگەر دەنگ نەبەخشین ئێمە ناتوانین تاتا کۆبکەینەوە بە زمانی کوردی خۆشبەختانە کۆمپانیای گوگڵ من ئەتوانمەوە بە هەموو هاونیشتمانیان بڵێم کۆمپانیای گوگڵ بڕیاری داوە بەشی دەنگ بەخشین بۆ زمانی کوردی شێوەزاری سۆرانی بکاتەوە و ئەنجامەکانیش دەرکەوتون کە ئەیانەوە ئیشی بۆ بکەن ئەتوانمە لە ئەندێکی نزیکە بەشی دەنگ بەخشین ئەکرێتەوە ئەو کاتە کە دەنگ بەخشین کراوە پێویستمان بە هەموو هاونیشتمانیان هەیە کە ئێمە بتوانین پرۆسەی دەنگ کۆ بکەینەوە کاتە گوگڵ وەک چۆن بڵێ تۆپەکاڵەدادا ساحی خۆمانەوە بۆی ئێمە ئایا ئەتوانین ئەوەی گوگڵ ئێمە بۆی بکەین کە توانیمان ئەوە بەسووتی کە زمانی کوردی چالاکەکە ئەگەر نەشمان توانی ئەوە گلەیەکە لە خۆمانەوەیە. واتە کاک بۆکان بیرمە لە چاو پێکەوتنی پێشووترە وتمان ئەگەر هاونیشتیمانیان بەدەمی جەنابتەوە بێن لە ڕێگەی نامەوە پەیوەندیت بۆ پێوە بکەن و دەنگی خۆیان ببەخشن قۆناغی ئەچوینە پێشەوەواتە هاونیشتیمانیان دەنگی خۆیان نەبەخشی بۆیە تۆزێک دواکەوتو ئێستا ناچار گۆگڵ ئۆڤەرێکمان پێدا لە ڕێی ئەپلیکیشنێکەوە وەکو چۆنڵی جاری دووەم فەرمون دەنگی خۆتان ببەخشن. پێشووتر باسی ئەوەم کرد کە بەشی زمانی کوردی لەناو گوگڵ کلاودفرۆستا جێگیر نەکراوە بۆ بەشی پرۆسەی دەنگ بەخشین واتە ئەگەر بڕۆتە ناو بەرنامەکەەوە لە بەشی وەرگێڕانی وشە و ڕستە ئەتوانی وەرگێڕان بکەی ئەتوانی پاکسازی وشە و ڕستەش بکەی بەڵام بەشێکی ترمانەیە پێوترێ ئۆدیۆ دۆنیشن بەشی دەنگ بەخشین ئۆدیۆ دۆنیشن لە بەشی ئۆدیۆ دۆنیشرا واتە بەشی دەنگ بەخشینە زمانی کوردیمان نەبووە ئەو کاتێک کە من پێشووتر لەگەڵ بەڕێستان قسەم کرد بەشی ئۆدیۆ دۆنیشن زمانی کوردی شێوەزاری سۆرانی شێوەزاری کرمانجی هەرێمەکانی کوردستان هەرێمەکانی ئەفڵە هەرێمەکانی تر تێدای نەبوو بەڵام خۆشبەختانە ئێستا گوگڵ وەک ئامادەکاریەک ئەو سێبەشەی جێگیر کردووە ئەمەش ئاماژەیە بوو ئەوەی کە لە هەندێکی نزیکە ئەو داتانەی کە پەیوەستن بەم هەرێمانە بۆ منە هەرێمی بۆ منە شێوەزاری سۆرانی بەشی داتاکانی جێگیرەکە بۆ منە شێوەزاری کرمانجی داتاکانی جێگیرەکە بەڵام ئەوەی کە بە من وترابێ ئەوەیە کە لە هەندێکی نزیکە ئەو داتانە بەردەسە بن مادەم زمانەکە جێگیر کراوە لەو بەشەیە ئەمە خۆی لە خۆی ئەوە بینێتەوە کە داتاکان بە هەندێکی نزیکایەت باشەوە پەیمانی ئەوەشیان داوە وە جگە لەوەش سەرەتا بەشی دەنگ بەخشین بۆ شێوەزاری سۆرانی ئەکرێتەوە دواتر بۆ بەشی کرمانجی ئەکرێتەوە. کابۆکان لە کۆی ئەو قسانەیە کە هەر ئاماژەت پێکرد ببوورەوە لە کۆبوونەوەکانیشە بەڵێ لە کۆبوونەوەیەکیشە ئاماژیان بەوە کرد پێشەوەی زمانەکە جێگیری بکەین ئایا
کۆمەڵگەی کوردەواری هاوکاری ئەمەکەن لە پرۆسەدا ئەتوانێت 1000 کەس کۆ بکرێتەوە خۆشبەختانە لە ڕێگەی ئەوەی لە کۆبوونەکانە پەیمانی ئەوان ناوە کە جێگیر بێ بۆ لەبەرەوەی خۆشبەختانە هەتاوەکو ئێساسیات لە 1000 کەس لە ڕێگەی پێیجی فەرمی خۆمەوە نامەیان نردوو ئامادەیان دەبڕەوە کە دەنگ ببەخشن کە دادەکان جێگیر کرا ڕێنمایەکانە نووسن بۆیان ئەنێرە بۆی لەو پرۆسا بەشدار بن زۆر باشە کاک بۆکان لە کوێی ئەو گفتوگویانەمان کە ئێستا کردمان ینی هەر هەستم کرد هەوڵەکان هەمووی شخصین هەوڵەکان لە ڕێگەی جەنابەت و لە ڕێگەی خەڵکەوە بێت ینی لەم نێوەندەدا حکوومەت ئیشی چیانی ئەمە شتێکە کە زۆر گرنگەوە دەبێت تەمایی شانازی بۆ نەتەوەیە شانازی بۆ حکوومەتێک گەر هاوکاری تۆ بکات وی کە ئەم زمانە بەرەو پێشەوە بریت و لە بواری تەکنۆلۆژیا و لە گۆگڵا سابت ببێت باڵێ هاوکارەکانی حکوومەت و لایانی پەیوەندیدار زۆر گرنگە بۆم پرۆسە و من وەک خۆم ئامادەی هەموو شتێکمەیە بۆی بتوانین بەشی دەنگی زمانی کوردی ڕێنووس چالاکرا بۆ شێوە چالاکرا ڕەنگە خۆتان ئاگاداری بابەتە بن بۆ بەشی دەنگیش بە هەموو شێوە پاڵپشتی ئەم پرۆژەکەم وەک خۆم کە بتوانین ئەم بەشی دەنگش چالا بکەین چونکە بەشی دەنگ زۆر گرنگە و ئەتوان لە بەشی دەنگ جێگی کراتری ئەمە پێویستان بە هیچ شتێک نابێت پێویستمان بەش دەبێت بەڵام ئەتوان بڵێم لە سا هەشتا هەفتایی کە بوو کوڕەکانی ڕۆژانەمان کەمەکەینەوە و لەگەڵەوەشە ئەو پەیوەندی کە لەگەڵ گوگڵا من بۆ کەسایەتی خۆم هەمە من هاوکاری لایانی پەیوەندیدارەکەم لەو بوارەشەوە کە بتوانین بگەین بە تیمی بەشی دەنگی و لەگەڵەوەشە ئەتوان بڵێم ئەگەر هەر نێنە پێشەوە ئەتوان بڵێم کۆمەڵگەی کوردەواری ئەتوان بڵێم ئێمە پشتە بەسی بە کۆمەڵی کوردەواری چونکە خەڵک و کۆمپانیای گوگڵیش ئەویان پێ باشەکە لە ناو کۆمەڵگەی کوردەواریەوە دەنگی ناو کۆمەڵگەی کوردەواری وەرگرن بۆی ئەو دەنگانە کە وەرەگیرێ شێوازەکانی هەموو جیاجیان وەشتوانێن لە لەگەی تیمەوەکە ئیشی بۆ بکرێت بەڵام ئەوان کە ئەوان وتووە زیاتر لە 1000 کەس پێویستە لە دەنگی جیاوازی زیاتر لە 1000 کەسە بۆی لە داهاتوە ئەگەر من قسەم کردیان بە ڕێزت قسەت کردیان کەسێکی تر قسەی کرد دەنگەکە بناسێتەوە بە شێوەیەکی زۆر باش وە لەگەڵەوەشە حکوومەتی شەتوانێت پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە بکات چووکە ئەمە پەیوەستە بە داهاتووی نەتەوەیەکەوە کاک بۆکان پێویستە کات تۆ بچیتە دەرەوە زیاتر لەگەڵیان گفتوگۆ بکەیانی ئەخوازێ ئەوە و ئایا ئەگەر تۆ بچیتە لەگەڵیان دامنیشیە بەڕاستەوە خۆی لەوێ لە وڵاتی ئەمریکا تا چەند کاریگەری دەبێت زیاتر پرۆسەکە بەرەو پێشەوە بەرێت کاریگەری دەبێت بۆ بابەتە پێشووتر من چەندی جار بانگێشیان کردوون بەڵام ببوونی پێشووتر کۆرۆنا هەبوو هەروە هەنێ خۆکاری تایبەتیەوە نەمتوانیەوە بڕۆم بەڵام کاریگەری زۆر باشی بێت تۆ لەوەی کە بۆ من ئەو کۆبوونانە کردومە لەگەڵا بە ئۆنلاین کردومە زۆر جیاوەستەی لەوەی کە تۆ ڕوبەڕوو قسەیان لەگەڵا بکەیت بەڵام ئەم جۆرە پرۆژانە ئێستا ئەو پرۆگرامی گوگڵ دایناوە لەگەڵ ئەو کەسانی کە کۆ بێتەوە بە تایبەت ئەو زمانانەی کە تاوە پێسان نەگەشتون بە ئاستی پێوی لە ناو تۆڕی ئینتەرنێتە زمانی کوردیش پێشووتر بەشێک بۆ لەوە بۆ دەنگی بەشێکە لەوە بە شێوەی ئۆنلاین گفتوگویان لەگەڵاکە گفتوگویان لەگە من دامەزرێنی کۆمەڵی گوگڵ کاوتۆزم لە عێراق و هەرێمی کوردستان لەو کۆبوونەوەانە هەمووی بەشداریم کردووەدانە هەموو کۆبوونەوەگە من باسی کێشەکانی زمانی کوردیم کردووە باسی ئەوانم کردو و دواتریش گێناوە بە لایانی پەیوەندیدار کە بۆ ئەگەر بەشی وەرگێڕان بۆ بێ یاخود بەشی دەنگ بوو بێ و ئەتوانم ئاماژەش بۆ بکەم کە بەشی دەنگی دڵنیاتانەکەم لایەندێکی نزیکە بەشی دەنگی دەنگبەخشین جێگیر ئەکرێت بەڵام وەک پێم وتن گۆگڵ داوای ئەوەی کردووەکە کەسانێکی زۆر لەم پرۆسەیە بەشدار بوون دەنگ ببەخشن وڵی کاک بۆکان بەڕاستی ئێمە متمانەمان بە جەنابەت هەیە لەم پرۆسەیەر سەرکەوتووە بیشەڵاوە دڵنیایەوە متمانشمان بە گۆگڵ هەیە بەڵێنەکانی جێبەجێ بکە وە هیوادارین ئەو هاونیشتیمانیانەشی کە ئەو هەوڵامم دەستکەوت پێم خۆش بوو کە زیاد لە 1000 کەس ئامادەیان دەربڕیوە دەنگ ببەخشن ئەمە ئیشەڵاوانیش بەڵێنەکەیان بەرنەسەر بەڕاستی نازانمە ئەگەر بە نوکتە نەبێ کاک بۆکانیش تووشی کێشە گرفتی سیاسی نەکەن حکوومەت تێرەم نەبوو ئاوات بخوازین بێ بەدەمتەوە ئەبوو خۆی حاضر بۆە بەس بخوا بازە جاریش باشتر ناتۆ لیژنەیەکی دروستە کردووەی کردە سوڕەت جەلەسەیەک و ئیتر ئیشەکەشی لە تۆ تێگەدانەی ئەش ئیشەکانە بە باشی بکەیت لە هەندێک جار باشتر کە داخلی نەکردووی لە کۆتاییە ئەگەر قسەیەکت ما بێ شتێکت هەبێ بیڵێ کاک بۆکانێ مەسپاس دەکەین لە کۆتاییدا من حەزەکەم ئاماژەوە بۆ بکەم کە بەشی دەنگی بەشێکی زۆر گرنگە بۆ وەرگێری گۆگڵ چونکە بەداخەوە چەند ماوەی لەمە بەر 5 زمان چالاکرا بۆ ئەوەی کە دەنگ ببەخشرێ
لە ئایندەیەکی نزیکە زمانی کوردیش چالاکەکرێ بۆ بەشە پێویستە هەمومان بەشدار بین لەو پرۆسە نیشتیمانیەدا و لەگەڵەوەشە چەندین بەشی تر هەیە بۆ زمانی کوردی و بە تایبەت لە تویتەر و چەند بەشێکی تر هەیە کە ئەتوان بڵێم ئەوانش ئیشی لەسەرەکرێ خۆشبەختانە ئەتوان بڵێم هەنگاوی زۆر باشمان بڕێوە و ئەنجامەکەشی لە داهاتوێکی نزیکە ئەبینین بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە بتوانین لەو پرۆسەیە بەشدار بین بۆ ئەوەی کە ئەمە وعدمان و پەیمانمان بە گوگڵ داوەکە ئێمە لە پرۆسی دەنگبەخشینە بەشداری بکەین بۆی سبێنێ لە داهاتوە گوگڵش بە شێوەیەکی زۆر باش بێتەوە پێش و ئاوکاریمان کە لەم پرۆسەدا. بەڵێ کاک بۆکانجاف سپاس کە لەم تەوەریە لەگەڵمان بووی ئەمە لێرەوە بەڵێن بێ ئەکشەڵا و پرۆسێ دەستی پێکرد ئاگادارمانکەوە بۆی بەرنمەیەکی تر بکەین بە جوانی بۆ ماڕوونکەیتەوە خەڵک چۆن دەنگەکە ببەخشێر بە عملی لەگەڵت بین وەکو پشتیوانی پشگیریەک شەڵای ئەمە چاوەڕێی جەنابتین و ئەو پرۆسێ دەستی پێکرد ئەمە پێکەوە لەگەڵ جەنابەت یەکەم بەرنمەکەین بۆی بزانین خەڵک چۆن دەنگی ببەخشێ. زۆر سپاس دەکەین کاک بۆکانجاف وەرگێڕ و زیادکەری زمانی کوردی بۆ گۆگڵ سپاس کە ئەم دەرفەتت بێن بەخشی.